هەولێر شارێکی چۆنە؟ هەولێر شارێکی پڕ لە تاریخ، کەلتور و بەرزینە وەک پایتەختی هەرێمی کوردستان. زۆر شتێکی خۆشەویست و ناوبانگی هەیە لەو شوێنە و هەروەها پڕە لە بازارەکان، گەشت و گوزار و بەرزکردنەوەی نیشتیمانی. بینەرانی پایتەخت میدیا، ئەمە قسەی ئەم ڕۆبۆتەیە کە هەر پرسیارێکی لێ بکەی ئەوە وەڵام دەداتەوە. لەسەر ئەو بابەتە دەچمە لای کاکدانا و قسە دەکەین. کاکدانا سڵاو لێ بێ. حواڵتان بەخێر بێن، باشیت بەخێر بێن. بۆی ئەم ڕۆبۆتە چییە؟ ئەم ڕۆبۆتە ئێستا لای ئێمە دەوری کارمەندێک بینێت لە بەشی مارکێتینە. ئەمڕۆیشێکی زۆری بۆ کردین، کارمەندێکی زۆر باشە لە جوابانەوەی خەڵک. هەڵبەتە زمانی کوردیەکەی باش نییە، هۆکاریەوەش کە زمانی کوردیەکەی باش نییە. ئایا زیرەکی دەستکرد پشت بە داتا بەسێ، هەتا داتاکەی وردەکاری زیاتر تیابێ زۆرتر بێت، ئەوە قسەکردنەکەی مەزبوطترە بێت. ینی بۆ هەموو شتێک، ینی هەتا بۆ نمونە زمانی ئینگلیزی بۆچی زۆر بە فەسیحی بە جوانی قساکات، زۆر ڕەوانبێژە لە زمانی کوردیەکە یانە عەرەبیەکەی، بری داتایەکی زۆری تایە لە پشتەوانەیە. أنت تشير إلى بيني لقال هولير زور كردي أو تحديات في اللغة الكردية أو ساكردي أو بعربي بيني لقال هولير زور خوشة دیارە جوابی پێ خۆش بە ناخۆی ئایش عادەتی وایە دڵی کەس ناشکێنێ، پرسیاری زۆر بێماناشی دە بکێڵێ دەست خۆش، پرسیارێکی زۆر چاکە کرد. هەر صفەتی ئای وایە، هەم بۆ تەژزیە هەم بۆ خۆیەتی وی زیاتر بەکاری بێنی. شتان بۆ دروست ناوێت لەگەڵ یەکتر تو ئەو ڕۆبۆتە؟ وەڵا ئەگەر بە کوردی پێی بڵێن بە لەبەرەوەی داتا و ئەو شانەی کە بە زمانی کوردی تایەتی زۆر دیاری کراوە و بە بۆنەی ئەوەی ستانداردێکمان نییە کە ئەم لەسەری بڕوات. ئەوە شەرسیەکی بۆ سەر مرۆڤەیە ئەگەر لە دەست دەربچێ یاخود کێشەی بروزەکە. سوپاس بە خۆشتی وامان نەبووە، بەڵام لەگەڵەوەشە هەر بۆ زیاتر سەلامەتی لە ناو پێشەنگاکەیە ئەوەی کە خۆی سەربەخۆ بێت ئەوەمان ڕاگرتووە، بە شێوەی کۆنتترۆل ئیشمان پێکردووە، وی زیاتر لە ژێر کۆنتترۆڵا بێت. بەڵام ئەشتوانی وای لێ بکەی بە سەربەخۆ لەبەرەوەی هەم زیرەکی دەستکردی تیا بەکاراتوە بە پاڵپشتی سێنسەرەکانی ڕێگەوە بەخۆی نایە مەسەرەن پیاکێشانی هەبێت لەگەڵ کەسێکی تر کە بەویایە ڕوادیا لەگەڵ چوار دەورەکەیای. زۆر باشە. باسی درۆنیشت کرد. بەڵام ئەو درۆنانی کە باست کرد کە دەبێتە هۆی پاراستنی گیانی کارمەندی بەرگری شارستان، ئێمە چۆنە؟ طبعاً ئێمە وەکو کاسب یەکەمین پلاتفۆرمی زیرەک لە بواری گواستنەوە گەیاندن لە عێراقا دروستمان کردووە بە دڵخۆشیەوە. تیمێکی گەنجی کوردی چالا خەریشەتی یەکەمین لە بواری لە عێراقا. لە پاڵەمەیە هاوبەشی و پەیوەندیمانەیە لەگەڵ کۆمپانیا چینەکانە کە کۆمەڵێک درۆنیان هەیە لە بواری مرۆیی، لە بواری ئاشتی، لە بواری مەدەنیەکانە کە گونجێ حکومەتی هەرێم سوودی لێ ببینێت. بۆ نمونە لە کاتی کارەساتی سروشتیا بە تایبەتی لە کەرتی تەندروستی و لە بەرگری شارستانیە بۆ پشتیوانی بۆ براکانمان لە بەرگری شارستانی یاخود لە کارمەندە بەڕێز و دکتۆرە بەڕێزەکان ئەتوانن سوودی لێ ببینن زۆر کات کە ئەبێتە هۆی پاراستنی ژیانیان. بۆ نمونە ماترێکسی یەکمان هەیە کە توانای هەڵگرتنی 5 نەفەری هەیە، ئەتوانێت زیاتر لە 100 کیلۆمەتر بڕوات بە خێرایەکی زۆر باش بە شێوەیەکی زۆر ئارام کە بڕوانامەی سەلامەتی هەیە. ئەکرێت بۆ نمونە لەو چەند ڕۆژەی پێشوە ئەو گەنجانە چوبوون بۆ شاخەوانی لە شاخگیریان خوارد بوو یا جاری وایە لە پیرەمەگرون لە ئەتوانرێت لە جیاتی کۆپتەر بنێریت. جاری وایە کە کۆپتەرە نێریت ڕاستە هاوکارێکی زۆر باشە، بەڵام جارویە ژیانی فڕۆکەوانەکەشەکەوێتە مەترسیەوە، وەکوی کە لە سلێمانی ڕوویا لە شاخی ئەزمەر درۆن ئەنێریت. خۆی شوێنی 5 کەسی هەیە کە ئەتوانرێت دەستکاری بکرێت وەکو شوێنی نەقالە یا بۆ هەر شتێکی تر بەکار بێنرێت. ئەوانێریت ئاحتیادی پێ ئەگوازرێتەوە بۆ شوێنی مەبەست. نەک هەر ئەمە بەڵکو درۆنی تر هەیە لە بواری ئەگەر کوژێنەوەیە بەکارێنرێ. بۆ نمونە یەکێک لەو کێشە گەورانی لە سلێمانی لە کوردستانە هەیە لە بواری ئەگەر کوژانەوەی کەژوچێوەکانمان دارودەوەنەکانە ئەوەیە کە ئەگەربایەک هەبێت لە پڕ ئاڕاستەی باکا بگۆڕێت ئاگرەکە گونجێ پشتی تیمی کارمەندەکان بگرێتوەمانە کە ژیانیان نەخاتە مەترسیەوە. ئەم درۆنانە ئەتوانێت سوودی پێ بگەێنێت بەوەی چاودێری ئاگرەکە بکات و عازبات بە تیمەکە پێشوەخت بۆی شوێنەکانی خۆیان بگۆڕن. لە کاتی لافاوە درۆنی تر هەیە کە بەرگەی کەشوهەوای زۆر نالەبارەگرێت کە ئەتوانێت هاوکاری تیمەکان بێت. زۆر بەڕێز. بەڵێ بینەرانی پایتەخت میدیا ئەوەی بینیتان ئەم
ئەم ڕۆبۆتەیە کە هەر پرسیارێکی لێ بکەی ئەوە وڵامت دەداتەوە وە زانیاری زۆر باشیشی لەسەر هەولێر و خەڵکی هەولێری خۆشەویستە بوو.